نزیکەی ساڵێک پێشستا دەبی ئەلحەمدوللا خوای گەورە تۆبەی بە قسمەت کردم تۆبەتی لەسوو حەجتاوە بەس مامۆستا پاشماوەچ کە تووشی نەخۆشیەکی بوو نەخۆشیەکی دەرونی زۆر پیس یعنی مامۆستا لەوانەیە بزانی وەسوەسەی قەهری ینی زۆر بە پیسی توش بوو چەند مەسەلەن عومرە دوو عومرەم کرد زۆر ینی هەوڵمدا لە بیری بکەم مامۆستا ینی وەڵڵاهی ڕوودجاری وا هەیە زۆر بێزارم ینی واز دەکەم ینی مەسەلەن هەموو خەڵک موسڵمانە بەس من موسڵمان نیوە ینی مامۆستا شتی وا دێتە دڵ و دەروون و خەیاڵم زۆر ناخۆشە ینی مامۆستا زۆربەی کاتی ژێم لێ بووە ینی حەدیث پێغەمبەریش هەیە سەڵڵاهو عەلەیهی وسەلەم مەسەلەن سەحابەی پێغەمبەری هەیە ڕەزا و ڕەحمەت خوای لێ بدێتە خزمەت پێغەمبەری سەڵڵاهو عەلەیهی وسەلەم دەرێ ئەوە ذالک صریح الئیمان ینی مامۆستا زۆرم جێدایتە مەسەلەن چارەسەرەکانیشی مامۆستا ینی هەرچ دەکەم لە کۆڵم نابتەوە چەند هەوڵ دەدەم چەند ئەوەی دەکەم وەڵڵاهی مامۆستا جاری وایە لە ناو نوێژی ینی لە ناو نوێژ ینی وا کە نوێژ نزیکترین کاتە لەگەڵ خوای گەورەکە بەندەکانی قسەی دەکا ینی مامۆستا جاری وها دێتە دڵم ینی نازانم دەرێم من ئەو ینی و موسڵمانمە من ینی لەگە خوای گەورە قسەی دەکەم ینی مامۆستا شرک و شتی زۆر خراپ دێتە دڵ و دەروونم زۆریش ناخۆشە و پێویستت بە چەند جەلسەیەکە قوربانگیان من الحەمدوللا زۆر یارمەتی ئەو کەسانم داوە کە وەسوەسەی قەهریان هەبووە هاتوونە بۆ لام دانیشتومە لەگەڵیانە نیو سەعاتی قسەم بۆیان کردووە تەنانەت ینی موسحەفەکەم هەڵگرتەوە تومە ئەمە قورئان نییە تۆتی باوە تو دەدەی بەو قورئانە تۆ غەڵەتی ینی بەو شێوازە قەنەعاتم پێی کردووە ئیتر ئایا لە دوای من بۆ خۆی چاک بوو یا چاک نەبوو ئەویان نازانم بەڵام هەتا لەو مەجلیسە بووە ئەوەی من قەنەعاتم ینی قسەم بۆی کردووە قەنەعاتی کردووە من نازانم بەڕاستی کێشەکانی تۆ چییە لەم مایکەشا ڕەنگە نەتوانم قەنەعات بە تۆ کەم وەسوەسەی قەهری ینی یەکێکە لە ینی هەرە نەخۆشی کوشندە نەفسیەکان بەڕاستی کوشندەیە زۆر ناڕەحەتە ناکرێت ئەوە بەو شێوازە من قەنەعات بە تۆ کەم و دڵ و دەرونی تۆ ئەوەدان کەمەوە بۆی ئەگەر دەست بە من گەیشت لە دوای جەژن ئیشاڵڵا خوات تەمەن بات من جەلسەیە لەگەڵ تا دائنیشم و قسە ئەکەین بەیەکەوە و وەڵکو بتوانم یارمەتی دەم و خوای گەورە هاوکارت بێت ئامین مامۆستا گیان زۆر سپاس مامۆستا گیان بەس پرسیارێکی کەشم هەبوو مامۆستا ئێستا لۆ نمونە هەندێک درامامان هەیە ئاینیە لۆ نمونە مەسەلەن درامای ئیمامی عومەر و ئیمامی ئەحمەدی کوڕی حەنبەل و ئەوانە مامۆستا سەیرکردنیان ئاساییە بەڵام بە خۆت دەزانی لە هەندێک حاڵەتیدا مەسەلەن مۆسیقای تێدایە هەندێک شتی تێدایە لۆ نمونە هەندێک ئافرەتی تێدایە مەسەلەن لەو کاتەی مەسەلەن بێ لە چکردیان نیقاب نینە یعنی مامۆستا لەو کاتی ینی ئاساییە تەماشای ئەو حەڵقانە بکەی ئاسایی نییە جەنابەت لەبەر ئەوەی تووشی ئەو نەخۆشیە بوویتە لێکۆڕینە لەو بابەتانە هەر مەکە بە هیچ شێوازێک باشە ینی ئەگەر کەوتە پێش چاوت سەیرت کرد ینی بەلاتەوە شتێکی ئاسایی و نۆرماڵ بێ نەک بڵێ من پێی کافر بوومە و ئیتر تەواو مادام سەیری ئەمەم کرد خوای گەورە قەت لێم خۆش نابێت بۆیە تۆ جارێ هەوڵدا ینی تۆزی خۆت ینی هات تۆ چۆن بڵێ تۆزێک هادئ بەرەوە باشە لێکۆڵینەوە لە هیچ شتێک مەکە ظاهیرەن هەمومان موسڵمانین منیش وەکو ئێوە موسڵمانم باشە ئێمە باوەڕمان بە خوایەکەیە ئەو خوایە سوبحانەهو وتەعالە ئەمە صیفەتێتی لە دایکمان بۆمان میهرەبانترە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم بەناو بازاڕی بەناو کۆڵانێکی شاری مەدینەیە ڕێی ئەکرد ئافرەتێک مناڵەکەی لێون بوو ئەم ئافرەتە کە مناڵەکەی دۆزیەوە ڕێک ئاوا مناڵەکەی نووسان بە سنگی خۆیەوە ئاوا پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فەرمووی ئێوە پێتان وایە ئەم دایکە مناڵەکەی خۆی هەڵداتە ناو ئاگرەوە وتیان نەخێر دەی فەرمووی خوای پەروەردگار زۆر لەم دایکە میهرەبانترە بەرامبەر بە عەبدەکانی دایک چەندێ میهرەبانە بەرامبەر بە ڕۆڵەکەی خۆی بەڵام ڕەب العالەمین هێندە زیاتر میهرەبانترە بەرامبەر بە عەبدەکانی خۆی مادام تۆ تەوبەت کردو قوربانگیان ئاوا بڕوانە لە خوای گەورە خوای گەورە زۆر غەفور و ڕەحیمە زۆر لێخۆش بووە کەسی تەوبەکار التەوبەة تەجوب ما قبلها تەوبە ئیتر تەواو هەرچی ڕابردوو ڕەشەکەت هەیە هەرچی تاوانێکت هەیە ئیسڕێتەوە مادام تۆ ڕوود کردوەتە خوای پەروەردگار بۆیە قەلەق مەبە قوربانگیان مەڵێ خوا لێم خۆش نابێت دایمەن لە بینی خەوف و ڕەجایە بژێ یعنی ترست لەوە هەبێت کە تاوانباری بەڵام ڕەجاشت بەوە هەبێت کە خوای گەورە لێخۆش بووە خوای گەورە غەفور و ڕەحیمە بۆیە وردە بەو شێوازە خۆت هادە کەرەوە هێواش یعنی وردەکاری لە هیچ ئامەکە
جارێ مەسەلەی ئیشی حەڵاڵ و حەرام و ئەوانەی وردەکاری تایە تۆ بە دەوریا مەچۆ ظاهیرەکان کە حەڵاڵە ئەنجامی بە ئەوانەشی کەوا حەرامە دوورکەوە لی باشە شتی وردەکاری پرسیار مەکە نوێژەکانیشت بکە هەر کاتێ داڵغەیە مشکلەیەکیشت بۆ دروست بوو بڵێ ئەعوذ بالله من الشیطان الرجیم ئێمەش دوعای خێرت بۆکەین ئەوە 3600 کەسی تایە داواکارین خۆی پەروەردگار شیفای عاجلت بۆ بنێرێت. مامۆستا گیان زۆر زۆر سپاس جەزاکم الله خێرن الحمد لله والله مامۆستا ینی ماوەکی زۆر ینی ئەو نەخۆشیەمە ئێستانیە تقریبی زۆر لە مێشە چاوەڕی مایش دەکەم مامۆستا ئەگەر باوەڕکەی من کاتێک سەیری وڵای ڤیتوم دەکرد مانجی 6 بوو 7 بوو دەهاتم ینی قەدەری خوای گەورە ئەوە بوو نەگەینە یەک هەتا ئێستا سکات جارێک دوو جار نردم وەخت خۆی دوای پاشان لەگەڵ نەخۆشەی بڕێک دوور کەتمەوە لە موبایل و لە هەموو شتەکان دوور کەتمەوە دوای پاش ماوەش کە هاتمەوە ئەو هاان یعنی دەمنار نەدەبووە قسمەت ئەلحەمدوللا بووە قسمەت بەس مامۆستا من مەقسەدەکەی من لەوەیە کە ئەو شتانە دێتە دڵ و دەروون و خەیاڵی من مامۆستا گوناحبار نابم ینی هیچ گوناحبار نابیت مادام بە زمان نایڵیت گوناحبار نابیت وەسوەسەی دڵ خەتوورەی دڵ یعنی بۆ نمونە لە دڵەوە کوفرەکەیت والعیاذ بالله باشە لە دڵەوە جنێو ئەدەی قسەیەکی ناشرین ئەەکەی شتی خراپ بە دڵتا دێت مادام نایەتە سەر زمانت تۆ تاوانبار نابی قەلەقی ئەوە نەبە قەلەقی ئەوە مە بە یەقینت هەبێت یعنی لە ناو نوێژا فکری خراپت بۆ دێت والعیاذ بالله جنێودان بەخوای گەورە جنێودان بە پێغەمبەر صلی الله عليه وسلم ها شەیطانە ئەمەت بۆ دروست دەکات ئەمە مادام تۆ خۆت پێت ناخۆشە و شتەکە لە دڵەوەی وەسوەسەی قەلبیە تاوانبار نابی لەسەری بۆیە خۆت قەلەق مەکە. الحمدلله مامۆستا گیان زۆر سپاس جەزاکم خۆ هاوکارت بێت براکەم خۆی گەورە شیفاتدا برا شەریکەکەم سپاس السلام علیکم شیفادا و عەلەیکم السلام ورحمة الله وبركاته.